سڵاوتان لەبێت لە وێزگەنی زۆر لەگەڵتانم ماوەی چەند ڕۆژێکە خوێندکارانی زانکۆ ڕاپەڕین گربنەوە خۆپیشاندان و بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن. من بۆ مەبەستا قسە لەگەڵ چەند خوێندکارێک دەکەم وەڕای ئەم خوێندکارە وەردەگرم سەبارەت بە بایکۆتی هۆڵەکانی خوێندن و خۆپیشاندان و تا چەند بەردەوام دەبن لە بایکۆت و خۆپیشاندان لە بەردەم زانکۆ ڕاپەڕین و بەردەم مۆنومێنتی ڕاپەڕین بینەرمان بن. ئیشێکی زۆر باش نییە دایک و باوکەکان ناتوانن پارەی تەواوەتی بدەن بە خوێندکارەکانیان. کەمکردنەوەی کرێی پارەهەڵە و هەروەها خەرجکردنی دەرماڵە داوای $1.5 دەکەن $1.30 ئەوەندە زۆر حکومەت ناتوانێت بۆمان جێبەجێ بکات. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕینکەوە زیاتر لە هەفتەیەکە هاتووینە سەر شەقام بۆ داواکردنی مافەکانی خۆمان کە پێدانی دەرماڵە و کەمکردنەوەی کری پارەڵەکانە، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا حکومەت هیچ وەڵامێک و بۆ ئێمە بۆ خوێندکارەکان نەبووە. ئێمە تاو کاتە بەردەوامینە تاوەکو مافەکانمان بۆ جێبەجێ دەکرێتەوەیش خۆی لە کەمکردنەوەی کرێی پارەهەڵە و هەروەها خەرجکردنی دەرماڵە دەبینێتەوە. بەڕاستی ئەوەی داوامان کردو شتێکی زۆر نییە، شتێکی ئەوەندە زۆر نییە حکومەتێک نەتوانێت دابینی بکات. لە هەموو وڵاتان دەرماڵی خوێندن لە $500 بۆ $1200، بەڵام لە حکومەت لە هەرێمە کردوتەنە داوای $1.5 دەکەن $1.30 ئەوەندە زۆر حکومەت نەتوانێت بۆمان جێبەجێ بکات لەگەڵ ئەوەی داهاتی وڵات ملیاران دۆلارە. بەڕاستی ناتوانین بڵین هەمووی خراپە و ناتوانین بڵێشین هەمووی باشە، چونکە هەندێک خوێندکار هەیە بەڕاستی حاڵ و گوزەرانیان زۆر خراپە، کری پاسیان نییە و ناتوانن ئەو پێداویستیانێکەوە هەیەە پڕی بکەنەوانە. بەداخەوە وەکو ئەوەی ئێستا کە دەزانیشین ئیشێکی زۆر باش نییە، دایک و باوکەکان ناتوانن پارەی تەواوەتی بدەن بە خوێندکارەکانیان بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانیان.